ئەم شەوەخمان تێ قسەی خۆشەکەین جات و خواوە پەرچەمە کاکە عیباری وارێ برێ کاکە بەختەوە چۆنی چۆنی براکە باشە چاو ڕووناک دڵ ڕووناک بەخواست ئەردەمێکی هاپێکە کۆنە بینێتەوە زۆر زۆر خۆشحاڵ هاتنتان خوا بەخێر خوا بەخێر بێنگان هەردوو چاوم زۆر دەمێکی هاپێکەوە کۆنە بینێتەوە ئەم شەوەخمان تێ قسەی خۆشەکەین کاگەڵمەت دەنگ و باست حاڵ و حواڵت لەگەڵی شوکارە چۆنی ئێستا چیەکەی چی ناکەی وەزع چۆنە دەنگ و باست باشم لەخوا بەزای باس هێو قسە بۆ کیەکەم پەرچەم ناشرینەوە بۆ ئەلیاتوە چیەتی ئەها زۆر ناشرینە جات و خواوە پەرچەمە یان پوشی سەر مەنجەڵە ماستە ئێمەم کارزان دەنگ و باست لەگەڵی شوکارە چۆنی لەگەڵ دەوامە چۆنی برا فەرمو دەوامەکەی ئێستا کاکە فەرمو برا فەرمو کاک برا فەرمو کارزان گیان براکەم ئاوی هێناوە چاوم فەرمو ئاپەت قۆ کارزان عفوت خوا دەست خۆش بیا هێنابوو بورە یاکەم بۆ سەرقاڵی بۆ خاتر خواڵی تازم نارو دەسێ فرانگاتۆن گلیندای زەرەکەی ئێمەم کارزانەکە خۆش و برسیم نییە چۆن ئێستا فەرمو ناخۆ ساسی خۆش بیا خوا سەلامەت بی دەست خۆش بی یاسەی فیلم کارتۆنەکە ئەویش یاسەی ئەلقاک ئای گیان خوا دوانە حەکایەتەکەم بڕۆم دوو قسەی خۆشیان لەگەڵاکەم مام ڕێبار ئەنە حەکایەتە کرد قسەی خۆشتان نەوەڵاوە خەتەکەم خەوابوومی کردێ گیان موام زانی قسە هەردوو مەشکم بین باش دەست خۆشکرێ مام کۆژین ئەگەم چاو چی نەکاتەوە سەی چیەکەی وەڵا هیچ ئەوە سەیری حەوزی ماسی مەکرد ئەها حوزی ماسی ئارەوە زادە کاکە ئەی برابوو خوا باوکمەوە حاڵە خوا باوکم ئەوە وەزعە ێ بۆ خاتری خۆم بایلێ بۆ ئەوی وا سەرقاو کردووە ئەی هاوار نە میوانداری ماوە نە حەکایەت ماوە نە قسەی خۆش ماوە نە مەجلیسی جاران ماوە ئەم بایلێ ئەم عاڵەمی وان بە ژۆرە سەرقاو کردووە کە کەس ئاگەی لە خۆی نییە ێ خوا باوکم ئەو بیوانی هاتوونیان بۆ هاتەسەی مۆبایل کرد من دڵم خۆش وتمەوانە دێن دوو قسەی خێرەکەین دوو قسەی خۆش ئەەکەین دوو یادگاری باس ئەەکەین پێکەوە بۆ خۆشی پێ ئەەکەنین کاتێکی خۆش بەڕێ ئەەکەین یاوا بێکاکە ئەرە مەم هەڵمەت کارزان ئەرە براکەم وا باوکمەوە وەزعە کۆژین ئەرە کۆژی کاکە خۆش بیا خوا سەلامەت ئەرە خۆش بیشی کاکە نۆ سەو قسەم ئێوەکەم بۆ خاتری چی خۆ بووە ئێرە کاکە چاوم خەکەکەم ئێوە لەکشۆن مێشتان لەکشوێ مەرەشەوە دەستان یەکەچێکە برا وەڵا باخری دووفلی ما داوڵەتێکم وەرە بابا داوڵەتی هەستە با داوڵەت بێ هەستە بڕۆ دێ با داوڵەت بێ ئەسە بابا خۆرە کافتریانیە داوڵەت بێ تۆ بۆچی هەشتیان کاکە عیباری وارێ برێ ئای چی وڵا بە پێ خوێنێ واری هەستە بڕۆ هەستە بڕۆ ناکە برێ بڕۆ کاکە بڕۆ هەستە تۆش برۆ ما خۆتان لەتاریەوە چی تۆ زۆر سەیری برۆ ما خۆتان هەڵمەت هەستە تۆش خۆ من میان ئاوام ناوێ سەسێ چی لە من ئاڵاوە دڵم خۆش وتم دێم دوو حەکایەت دەکەن دوو قسەی خۆش دەکەین هاتوون یەکێک خەری مۆبایلە و یەکێک خەری ئەتاریە و هەرمە حاڵەکە بەدەزیەوە